چەندین بەرپرسی دیکە ئامادە دەبن. ئەو چەند ڕۆژێکە پرۆسی وەرگرتنی خوێن لە کەسوکاریان فالکراون وەرگیراوە و لە ڕێگەی پشکنینی DNA-ەوە بەراورد بە نمونەی ئێسک یاخود قش یاخود ددان و نینۆکی ئەنفالکراوان کراوە و کەسوکاریان دەدووسرێتەوە و ڕووفاتەکانیش دەناسرێنەوە. ئەم ڕووفاتانە ئەمڕۆ کە گەڕاونەتەوە چەمچەماڵ لە مانگی ئازاری ساڵی 2009ەوە لە گۆڕێکی بە کۆمەڵی بیابانی سەماوەدا دۆزراونەتەوە کە زۆرینان ژن و منداڵ بوون. دوایەوەی ڕۆژی 18 شوبات دادگای فیدراڵی عێراق پرسی یەکلاییکردنەوە یاسای هەڵبژاردننی هەرێمی جارێکی دیکە دواخست بڕیارە ئەمڕۆ دادگا کۆبێتەوە بۆ بڕیاردان لەسەر سکاڵایکی تایبەت بە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بڕیارە لا دانیشتنی ئەمڕۆی دادگای فیدراڵی شێوازی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە یەک بازنەی یاخود فرەبازنەی بێ یەکلایی بکرێتەوەنێ. دوایین دانیشتنی دادگای فیدراڵی کە لەبارەی ئەو پرسەوە بەڕێوەچوو ڕۆژی 11 شوبات بۆ بەڵام دانیشتنەکە دواخرا بۆ 18 شوبات و بەهۆیەوەی کە دادگای باڵای فیدراڵی داوای لە کۆمیسیۆن کردبوو زانیاری لەسەر ژمارەی دەنگدەرانی هەرێمی کوردستان بۆ بنێرێ فشارە ناوخۆی نێودەوڵەتیەکان بەردەوام بوون بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە هەرێم و بەردەوام لەلایەن کۆنسۆڵ و باڵوێزی چەندین وڵاتی ڕۆژئاوا و نەتەوەی گرتوەکانە فشار لە دەسەڵاتان لە دەسەڵاتدارانی هەرێم کرا بۆ ئەوی بە زووترین کات هەڵبژاردن ئەنجام بدرێ. لە کاتێکدا کە ڕۆژی 3 ئابی ساڵی ڕابردوو وتەبێژی سەرۆکاتیارەم لە کۆنفرانسی ڕۆژنامەوانیشدا ڕایگەان بە بڕیاری سەرۆکاتیارەم با پشتبەستن بە بەرگەی دوم لە مادەی 10 یاسای سەرۆکاتیارەم ڕێکەوتنی 25 شوباتی ئەم ساڵی وەکو وادەی بەڕێوەچوونی هەڵبژاردننی گشتی خۆی شەشەمی پەرلەمانی هەرێم دیاری کردووە. لە ڕێکەوتی 6 مانگی تشرین یەکەمی ساڵی 2020ەوە تەمەنی پەرلەمانی هەرێم درێژکراوە و تەنها فراکسیۆنینەوەی نوێ ئەو بڕیاری بەناسایی هەژمار کرد لە دوای ڕێکەوتنی 6 تشرینی دومی ساڵی 2022 کەواتی بەسەرچوونی پەرلەمانە سەرجەم پەرلەمانتارەکان لە پەرلەمانی هەرێمی کوردستان کشانەوە بۆ باس لەوە کرا کە هەندێک لەو پەرلەمانتارانش موچەکانیان ڕەت کردەوە. شەوی ڕابردوو بەشێکی هەزێکی فەوجی چواری سەر بە پاسەوانی سنووری عێراق بەرەو سنووری دۆخ جوڵان پێکراوە و لە گوندی سەرزێر جێگیرکراون. ئەو لە کاتێکدا کە هەر شەوی ڕابردوو بە چڕی بۆردمانی چۆن ناوچێکی سنووری دۆ کراو بەهۆی دوو پێشمەرگەی خەرنشین شەهید بوون و یەکێکی دیکەش بریندار بووە. بە پێی زانێرەکان شەوی ڕابردوو بەشێکی هێزەکانی فەوجی چواری سەر بە پاسەوانی سنووری عێراق بەرەو سنووری دۆخ جوڵان پێکراوە. هەروەها ئەو هێزانەی پاسەوانی سنووری عێراق لە گوندی سەرزەر لە سنووری شارەدەیکانی ماسی سەر بە پارێزگای دۆک جێگیرکراون. ئەو لە کاتێکدا کە شەو ڕابردوو بە چڕی بۆردمانی چەند ناوچەیەکی سنووری دۆکرا بەهۆی دوو پێشمەرگەی خانەنشین شەهید بوون، یەکێکی دیکەش بریندارە. جێگای ئاماژەیە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەرپرسانی دەوڵەتی تورک ژمارەی سەردانیان بۆ عێراق و هەرێمی کوردستان ئەنجامدا لەگەڵ بەرپرسانی هەمنی و سەربازی هەرواسە بەرزانێکە کۆبوونەوە. میدیاکانیش باسییان لەو کرد کە ئامانجی سەردانەکەی بەرپرسانی دەوڵەتی تورک دایانوێت هێرشکەنە سەر بەشێکی هەرێمی کوردستان بۆ ژدایانەوەی عێراق و هەرێم هەشداری هێرشەکە بکەن. ساڵانە 21 شوبات زمانی دایکە لە جیهاندا بە گوێرەی کۆمەڵی زمانەوانی ئەمریکا 6900 زمان لە جیهاندا هەن کە 106 یان زمانی فەرمین و زمانی کوردیش لە پلەی 59هەمین زمانی جیهاندایە. ڕۆژی 22 دوی هەموو ساڵێک ڕۆژی گیانی زمانی دایکە و هەموو گەلانی گیان بە چالاکی جۆرە و جۆرە و ڕۆژە بەرز ڕادەگرن. لە جیاندا 6000 زمان هەن، بەڵام زۆربەیان مەترسی لە ناوچوونیان لەسەر و زۆرترین خەڵک قسە بە 100 زمان دەکەن. زمانی کوردیش لە پلەی 59مینی زمانی جیاندایە. ساڵی 1952 ژمارەی قوتابی زانکۆی داکا دژی سیاسەتی یەک زمانی ناڕزایەتیان دەربڕی 11 کەس بەدەستی هێزانەکانی پاکستان کوژران. ساڵی 1956 دەوڵەت بەناچاری دانینا بە زمانی بەنگالیدا. ڕێکخراوی نووسکۆی سەربەنەتەوەی گرتوەکان ساڵی 1999 ڕۆژی 21 شوباتی هەموو ساڵێکی وەکو ڕۆژی گیانی زمانی دایک ناساندۆ و ئەو ڕۆژەی وەکو بێرهێنانەوەی بۆ قوربانیانی بەنگلادیش بە ڕۆژی زمانی دایک دیاری کرد. ساڵی 2000 بۆ یەکەم جار یادی ئەم ڕۆژە مێژووی گیانیە کرایەوە. یونسکۆ هۆکاری هەڵبژاردننی ڕۆژێکی گیانی بۆ زمانی دایک بۆ هاوکاریکردنی فرەچەشنی و فرەڕەنگی زمان و
کولتورەکان گەڕاندەوە. بەپێی ئینسکلۆپیدیای نیشتیمانی سویدی بۆ ڕیزبەندی زمانە جیهانیەکانیش لە جیهاندا 100 زمان زۆرترین خەڵک قسەیان پێ دەکەن. زمانی کوردیش بەپێی ڕیزبەندی ئینسکلۆپیدیای نیشتیمانی سویدی لە ڕیزبەندی 59هەمین زمانی جیهاندایە. زمانی کوردی 5 زاراوەی سەرەکی هەیە. هەر زاراوەیەکیش لە چەند شێوەزارێک پێکاتون کە بەم شێوەیەن. شێوەزارەکانی گۆرانی کە ئەوانیش هەورامی، کەندولی و باجلانی لە خۆ دەگرێت. شێوەزارەکانی زازاکی کە زازاکی سەرو واتە دەرسم، زازاکی ناوەند، ئامەد، زازاکی خوار و ڕووها لە خۆ دەگرێت. شێوەزارەکانی کورمانجی سەرو، سەرحەدی، بادینی، بۆتانی و ڕۆژئاواییە. شێوەزارەکانی کورمانجی خوار و کلهوری، فەیلی، کرماشانیە. شێوەزارەکانی کورمانجی ناوەند، سۆرانی، موکری، سلێمانی، گەرمیانی و ئەردەڵانی لە خۆ دەگرێت. لە عێراق زمانی کوردی دووەم زمانی ڕسمیە و لە باشووری کوردستانیش زمانی ڕسمی حکومەت و خوێندنە. لە سووریا و تورکیا و ئیران زمانی کوردی دانی پێدا نەنراوە، بەڵام کانتۆنەکانی ڕۆژاوی کوردستان زمانی کوردی وەکو زمانێکی ڕسمی بەکاردێنن. لە تورکیا و باکووری کوردستانیش کە نزیکەی 30 ملیۆن کورد دەژین، کێشەی کورد لە تورکیا فرەڕەهەندە و لە پاڵ کێشەی ناسنامە، ئەمنی، سیاسی، ئابووری و فەرهەنگی کێشەی قەدەغەکردنی زمانی کوردیش یەکێکە لە کێشە سەرەکیەکان. با گۆرەی مادەی 42 دەستوری تورکیا، تورکی زمانی دایکی سەرجەم هاوڵاتیانی تورکیایە و بە پشتبەستن بۆ مادەیە بێجگە لە تورکی خوێندن بە هەموو زمانێکی دیکە لە وڵاتە قەدەغەیە. وەی تا دێ ڕێژەی قسەنەکردن بە زمانی کوردی هەڵدەکشێ، هەرچەندە لە باکووری کوردستان چەند کۆمەڵێکی تایبەت بە فێربوونی زمانی کوردی شکراونەتەوە، بەڵام هێشتا نەبوونەتە فریادڕەسی ڕزگارکردنی زمانی کوردی لە لەناوچوون. لە سیستەمی پەروەردەی ئێرانیشدا دان بە مافی زمانی پەروەردەی پێکاتە نەتۆیەکان نەنراوە. بۆیە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەرکی پاراستن و پەرەپێدانی زمانی دایک کەوتۆتە سەرشانی چالکبانانی خۆبەخش. ئەوان خۆیان دەخەنە بەردەم گوشاری هێزە ئەمنی و سەربازیەکان بەپارەی خۆیان یان هاوکاری خەڵک بە دەویستەکانی خوێندن دەکردن و بە زەحمەتی زۆر شوێن بۆ بەڕێوەبردننی کۆرسەکان دەدۆزنەوە. ساڵ بە ساڵ وشاری کۆمەڵگە لەبارەی پێویستی فێربوونی زمانی دایک دەچێتە سەر، بەشێک لە خێزانەکانیش بە تایبەتی لە وەرزی هاویندا منداڵەکانیان دەنێرنە پۆلەکانی فێرکردنی زمانی کوردی. بە گوتەی مامۆستاکانان منداڵان دوای فێربوونی زمانی دایک باوەڕی زیاتریان بە خۆیان و توانەکانیان دەبێت. ئێستا کورد لە هەر چوار پارچەی کوردستان زمانەکانی کەوتۆتە ژێر کاریگەری زمانەکانی فارسی، تورکی، عەرەبی. ئەوەش ئەنجامی دابەشکردنێتی بەسەر 4 وڵاتدا و دەیان و سەدان و شەیبیانی هاتوونەتە ناو ئەو زمانەوە. نوێتری نیشان قسەی گەنج و منداڵانە بە تێکەڵاوی لە نێو وشەی ئینگلیزی و کوردی خەریکە سۆسیال میدیاش کاریگەرێکی نەرێنی گەورە دەخاتە سەر زمانێک کە هەزاران ساڵە شوناسینەتەوەیەک و ئامرازێکی سەرەکی مانەوەیەتی. کوردم زمانم کوردیە من خەڵکی کوردستانم بە کەلتور و جل و بەرگنجی ئەوازە نیشتیمانم. کۆمیتەی پەروەردەی کەجەکە هەر بە بۆنەی ڕۆژی گیانی زمانی دایک دەڵێ پێویستە گەلەکەمان لە هەموو شوێنێک قسەکردن و نووسین بە کوردی و کوردێکی میشەی زمانی دایک پێبێنێ. بۆ داواکاری خوێندن بە زمانی دایک لە هەموو داواکارەکانی دیکە ڕەواترە. کۆمیتەی پەروەردەی کۆمەڵجواکین کوردستان کەجەکە لە ڕۆژی گیانی زمانی دایکدا ڕاگەنرایەکی بڵاو کردێتەوە. لە ڕاگەنراوەکەدا باسی لەوە کردووە کە بەناونیشانی زمان تەنها پێکەنانی هۆشی کۆمەڵایەتی نییە، بەڵکو سەرچاوی بنەڕەتیەکانی پێکەنانی کۆمەڵایەتی بووە. کەجێکە دەڵێ مافی پەروەردە بە زمانی دایک گەیشتن بە یەکسانی مافی زمان بەم مانایە داواکاری خوێندن بە زمانێکی دیکە لە هەموو داواکارەکانی دیکە ڕەواترە. بۆیە پێویستە گەلەکەمان هەموو شوێنێک قسەکردن و نووسین بە کوردی و کوردێکی میشەی زمانی دایک ببینێ. لە هەر شوێنێک تێکۆشان بۆ مسۆگەرکردنی خوێندن بە زمانی دایک و لابردننی بربەستە سیاسیەکان بە کارهێنانی زمانی دایک دەبێت تێکۆشانێکی بەهێز و بەردەوام بێت. ئەو کات کۆمیتەی پەروەردەی کەژەکەش هەر لەبارەی ڕۆژی گیانی زمانی دایکەوە دەڵێت بە هەڵوێسی نووسکە و بۆ نەتوێگرتوەکان لە بەرامبەر سیاسەتەکانی دەوڵەتی تورکیا پێشێلکردنی بڕێرەکانی خۆیانە زمان هێمای ناسامی مرۆڤە. گەر لە بیری بکات ناسامی خۆشی لەدەستەدا. کۆمیتەی پەروەردەی کۆمەڵی ژنانی کوردستان کەژەکە لە ڕاگەنراوەکەیدا باسی لەوە کردووە کە بانگ لە هەر کوردێک دەکەین کە لە هەموو شوێنێک بە زمانی دایک قسە بکەن، لە هەموو ساتێکی ژیانیاندا بە کوردی بیرکەنەوە، بە کوردی قسەکەن، بە کوردی ڕێبەری هەبوونی خۆیان بکەن.
هەر لەبارەی زمانی دایکی شەوە ڕێبەرۆجەلان دەڵێ ئاسی پێشکەوتی زمان ئاسی پێشکەوتی ژیانە، واتە هەر کۆمەڵگەیەک زمانی بەدەستێنا بێ و گزارش لە خۆیکە ئەوە بۆ بەخەوانی بیانوە بەهێزەکەی ژیان. کۆمەڵگە چەندە زمانی دایک پەرەپێ بدا بۆ ڕادێش ئاسی ژیانی پێشخستووە. ڕێبەرۆجەلان ئاستی پێشکەوتوی زمان ئاستی پێشکەوتوی ژیان. ئەمڕۆ ڕۆژی گیانی زمانی دایکە. ڕێبەرۆجەلان لەم بارەیەوە دەڵێت ئاستی پێشکەوتوی زمان ئاستی پێشکەوتوی ژیانە، واتە هەر کۆمەڵگایەک زمانی بەدەستهێنابێت و گزارش لە خۆی بکات، ئەوە بووە بە خاوەنی بیانوە بەهێزەکەی ژیان. کۆمەڵگا چەندە زمانی دایک پەرە پێ بدات، بەو ڕادێش ئاستی ژیانی پێشخستووە. ڕێکخراوی کلتوری نەتەوە یەکگرتووەکانی یونسکۆ ڕۆژی 21 شوباتی هەموو ساڵێکی وەک ڕۆژی گیانی زمانی دایک زگماکی دەستنیشان کردووە بە گوێرەی پۆڵێنێکی پێگەی ویکیمیدیای گیانی. زمانی کوردی لە زیندوێتی و دەوڵەمەندی و شەو دەستەواژەدا پلەی هەشتەمی لە نێو 162 زمانی زیندوی گیاندا بەدەستهێناوە. لە کاتێکدا تەنها لە 100 ساڵی ڕابردوودا کورد و زمانەکەی لە هەر چوار پارچەی کوردستان قۆناغی خوێناوی بەخۆیەوە بینیوە و دووچاری قەدەغە و هەوڵی توانەوە و جینۆساید هاتووە. هاوکات هەمیشە چەکشی زمانی دەوڵەتە سەردەستەکانی لەسەر بووە و بە زمانێکی کەم و دواکەوت و پێناسە کراوە. ڕێبەرۆجەلان لە پارێزنامەکانیدا لە پەرتووکی پێنجەم بە ناوی دۆزی کورد و ڕێگە چارینەتەوەی دیموکرات پێناسەی زمان دەکات و گرنگیەکەی هەڵدەسەنگێنێت. ڕێبەرۆجەلان وەها پێناسەی زمان دەکات. زمان بە شێوەیەکی تونند و تۆڵ گرێدراوی چەمکی کەلتورە، لە ڕیشەدا توخمێکی سەرەکی بواری کەلتورە، بەواتە بەرتەسکەکەی دەشێت زمان بە خەسڵەتی کەلتوریش پێناسە بکرێت. خودی زمان میراتی کۆمەڵایەتی زهنیەت، ئەخلاق، جوانی، هەست و هزرە کە کۆمەڵگەیەک بەدەستی هێناوە. زمان بوونی زهنی و نازنامەیە کەواتە و هەست درکیان پێکردووە و بە گزارشت و دەربڕین گەیشتووە، چونکە ئاستی پێشکەوتوی زمان ئاستی پێشکەوتوی ژیان، واتە هەر کۆمەڵگایەک زمانی بەدەست هێنابێت و گزارش لە خۆی بکات، ئەوە بووە بە خاوەنی بیانوە بەهێزەکەی ژیان. کۆمەڵگا چەندە زمانی دایک پەرە پێ بدات، بەو ڕادێش ئاستی ژیانی پێشخستووە. هەروەها دەڵێت کۆمەڵگایەک چەندە دووچاری لە دەستدانی زمان هاتبێت و کەوتبێتە ژێر هەژمونگەرایی زمانی دیکەوە، بەو ڕادەیە داگیر کراوە و تووشی توانەوە و جینۆساید هاتووە. ئاشکرایە ئەو کۆمەڵگایانی لەو دۆخەدا دەژین، لە بوارەکانی زەهنی و ئەخلاق و جوانیەوە ژیانێکی واتاداریان نابێت تا ئەو کاتەی دەتوێنەوە و لەناو دەچن. وەک کۆمەڵگەیەکی نەخۆش مەحکومی ژیانێکی تراژیدیانە دەبن. هەروەها بەهادامەزراوەیەکانی ئەو کۆمەڵگایانە دووچاری لە دەستدانی واتە و جوانی و ئەخلاق هاتوون، تەنها وەک کەرەستەیەکی خاوی بەهای داگیرکەران و سەردەستەکانیان بەکاردەهێنرێن و ناتوانن لەم دۆخە ڕابکەن. هەروەها لەبارەی دۆخی کورد و قەدەغە و ئاڵانگاریەکانی بەردەم زمانی کوردی و جینۆساید و هەوڵی قڕکردنی سەرڕاسەریان دەڵێت. کاتێک زمان لە دۆخێکی هاوشێوەی دۆخی کورداندا بێت و کۆمەڵگەیەک لەو ڕەوشەدا بژی، مسوەگەر دووچاری هەژارێکی لە ڕادەبەدەر و دۆخی پارچە پارچەیی دێت. لەم سۆنگەیەوە لە بواری واتە و ئەخلاق و جوانیەوە لە ژیانێکی قێزەون و خیانەتکارانە ڕزگاری نابێت. ئەباڵە بووبەکر پارێزگاری سەمانی لەبارەی ڕۆژی گیانی زمانی دایکەوە بە هەماشۆ ڕاگەنرایەکی بڵاو کردوتە، دەڵێ ئەوەی کوردی وەک نەتەوەیەکی ڕەسەن بە درێژایی مێژوویەکی دوور و درێژ پڕ هامەتی لە ناوبردن، شەڕ و داگیرکاری و کەرت و پەرتکردن و کۆمەڵکوژی و قڕکردن و ڕاگواستن و داگرتن و ئاواری و پەناهەندی هێشتۆتەوە ڕەسەنایەتەکەیەتی. ڕەسەنایەتەکەشی لە کللتوریدا بەرجەستە بووە، کللتورەکەشی بەرهەم و لەکەوتەی زمانەکەیەتەوە. ئێستا کوردم لەم پانتای گیانەدا بەرینە ئاڵۆزەدا کۆ دەکاتەوە زمانەکەیەتی کە دەربڕی بیر و هێما و خود و ژینگە و دنیا بینینەتی. هەواڵە بووبەکر دەڵێ ئەمڕۆ ڕۆژی شانازیکردنە بە زمانی کوردی، شانازیکردنە بە دایکانی کوردەوە و دایکانی هەریەکەیان قوتابخانێکی پڕ زانست و میهرەبانی کە لە سەختی دۆخەکاندا خوێندەوار بوون یان نەبوون، زمانی نەوەکانیان بە زمانی شیرون و پارا و ڕەسەنی کوردی پژاندووە. ئەو شەخصۆتە ڕووی زمانەکەشمان گزارش لە بنیات و ڕابردوو و ڕامان و شوناس و کەسێتی و گردوونیشمان دەکات.
ئیدریس ساڵح مامۆسایانی هۆجێگری بەرپرسیلقی گەرمانێکێتی زانانی ئیسلامی کوردستان دەڵێ هەڵمەتێکی داگیرکاری گەورە هەیە بۆ سەرکلتور و خاکی کوردان پێویستە مامۆسانی ئاینی دژە و داگیرکاریانە بوەستینەوە و پارێزگاری لە خاک و نیشتیمان بکەین. کانی داگیرکاریەوە هەر لە ڕێگەی داگیرکاری خاکەوە هەتا ڕێگەی داگیرکاری کولتوری هەتا ڕێگەی داگیرکردنی داگیرکاری پەروەردە و فێرکردن و حتا بزنس و کار و کەسابەتیش بۆ نمونە ئێستاکە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندەوە هەڵمەتێکی داگیرکاری گەورە هەیە بۆ سەر زمانی کوردی سیرەکەی بۆ سەر کللتوری کوردی کە هەندێک کللتور دێتە ناو ماڵەکانی ئێمەوە کە هیچ پەیوەندێکیان بە کللتوری ڕەسەنی ئێمەی کوردەوە نییە بەڵکو کەلتوری وڵات داگیرکاریەکانی دەور و بەرمانەوە لە ڕووی فێرکردنەوە لە ڕووی زمانەوە لە ڕووی ئەدەبیات و ئەدەبەوە لە ڕووی بیرکردنەوە و هزر و هۆشی ئێمەوە بەداخەوە ئێمە وەک نەتەوە وەک خاکیش ینی لە ژێریان لە ڕووی داگیرکاری هەڵمەتی داگیرکاری وڵاتانی داگیرکارەوەی کاریگەری زۆریان داناوە بێگومان کاریگەری ئێستا گەورەترین کاریگەری ئەوەیەکەوە ئێستا بنەتەوەی کۆدڕۆڵی کورد ڕەنگە ئاشنا نەبێ بە کللتوری خۆی بە مێژووی خۆی بە ناسینی هۆشمەند و سەرکردەکانی خۆی ڕابەرانی خۆی ڕەنگە ئاشنا نەبێ بە مێژووی زێڕینی خۆی. لە درێژەی کاروچالەکەکان بۆ ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان مانگرتنی زیندانانی سیاسی لە تورکیا باکووری کوردستان لە 1970 ڕۆژدا بەردەوامە. زیندانانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چارچێ هەڵمەتی ئازادی بۆ جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنە لە خواردن دەست پێکردووە. چالاکێکە لە ڕۆژی 1970دا بەردەوامە و مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دوم وەکو بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەست پێکردووە و تا پێستش بەردەوامە. لجنەیەکی پەرلەمان داوا دەکات بەغدا پەیوەندی بازرگانەکانی لەگەڵ تورکیا هەڵبەسێرێ و لیژنەی کشتوکاڵی ئاو زۆنگاوەکانیش زانیاری زیاتر ئاشکرا دەکات. بە گوێرەی ڕۆژنامەی سەباحی حکومی فالح خەزاڵی سەرۆکی لیژنەی کشتوکاڵ و ئاو زۆنگاوەکانی فاسلەوە کرۆ هەرچەندە لیژنەکان پشتیوانی بۆ دۆسیە دانوستانەکان لەگەڵ تورکیا دەکات بەڵام لایەنی تورکی وەڵام ناداتەوە لە دۆسیە ئاو زیادکردنی بەشە ئاوی عێراق ئامادەی چاوکارێک نییە. هەر بۆیە داوا دەکەن بەغدا پەیوەندی بازرگانەکانی لەگەڵ ئەو وڵاتە هەڵبەسێرێ. بەوتەی سەرۆکی لیژنەی کشتوکاڵ و ئاو زۆنگاوەکان لە پەرلەمان قەبارەی هەناردەی تورکیا بۆ عێراق ساڵانە دەگاتە 24 میلیارد دلار ئەوە جگە لە کارکردنی نزیکەی 600 کۆمپانیا وەرێنانی تورکی لە ناو خاکی عێراقدا ڕوونیشی کردووە سەر ڕای هەموو ئەمانە هێشتا تورکیا ئامادە بەشە ئاوی عێراق وەکو خۆی بدات. لە دوایین هەواڵیشدا لە شاری خۆی لە ڕۆژهەڵاتی کوردستان بوو مەلەرزەیەک بە گۆڕی 3.9 پلەی ڕەختە ڕوویدا و بە پێی زانیاری سەرەتاییەکان زیانی گیانی و مادی نەبووە. بوو مەلەرزەکە درنگانێکی شێوە ڕابردوو ناوچەی خۆی لە باکووری پارێزگای ورمێ ڕۆژهەڵاتی کوردستان هەژاندە و لە چەندین شار و ناوچەی دیکەش هەستی پێکراوە. حەمید مەحبوبی بەڕێوەبەری کۆمەڵەی ماندی سووری پارێزگای ورمێ ڕایگەاندووە لە کاتژمێر 11:15 خولەک بە کاتی هەولێر بوومەلەرزەیەک بە گۆڕی 3.9 بە پلەی ڕەختەر شاری خۆی هەژاندە و ناوەندی بوومەلەرزەکەی شاری خۆیە لە قوڵایی 8 کیلۆمەترەوە ڕوویداوە. ساڵی ڕابردووش سێ بوومەلەرزە لە ناوچەی خۆی لە باکووری پارێزگای ورمێ هەژان کە لە 5 دەی 2022 یەکەم بوومەلەرزە لە خۆی ڕوویدا، دواتریش لە 8 و 28 یەکی هەمان ساڵ دوو بوومەلەرزەی دیکەی شاری خۆیان هەژاندووە. کۆڕێ بوومەلەرزانە زیاتر لە 5 پلەی ڕەختەر بوون، جگە لە زیانە مادیەکان 2500 کەس بریندار بوون، 3 کەسی دیکەش گیانیان لەدەستان.